السلام عليكم ورحمة الله. خاتو هۆنیاگیان بەخێر بی دووبارە یا ڕەبی. سلامتي. خاتو هۆنیاگیان سەرەتا خۆتمان پێ بناسێنە، ناوی بەڕێستان، تەمەنتان، لە چه ئاستێکی خوێندنان و لە چه شارێکشەوە لەگەڵمانان. من ناوم هۆنیایە و دانیشتووی هەڵەبجەی شەهیدم و تەمەنم 16 ساڵ و خوێندکاری دەی ئامادەیم. یەخوا سەرکەوتوو و سەربەرز بیت. سپاس دەکەم. خاتو هۆنیاگیان یەخوا سەربەرزی. هۆنیاگیان تۆ لە پێشترا یادگەت چۆن بوو، بە گشتێتوانی باسی کە خۆتمان بۆ بکەی و چۆن بڕیارتدا بەشداری بکەی لە چالاکردنەوە. طبعا یەکەم جار من گەورەترین خەڵاتی ژیانم بەوە ئەزانم کە من بەشداری ئەم خولە زێڕینەم کردووە. بەڕاستی زۆر دڵخۆشم، چونکە من پێشتر لە ئاستی خوێندن ئەو شتانەیە مامناوەند بووم، زۆر باشی واش نەبووم، بەڵام لە دوای ئەوەی بەشداری ئەم کۆرسەم کردووە بە خۆشحاڵیەوە بەهۆی ئەوەی ئێوەش دایمە لەگەڵمانە بوون، من توانیم فەرقێکی زۆر بکەم لە ڕووی لەبەرکردن و هەموو بابەتەکانی ژیانمەوە زۆر گۆڕام. سپاس بۆ خوا. الحەمدولله یەخوا مبارەکت بێ. تۆ پێشتر پێت وتم ئەگەر وابزانم تۆ بووی، ئەگەر مەکتەب کرێتەوە چاوەڕێەوە ئەەکەم ببمە یەکەم، وابزانم تۆ بوویت. وەڵام مامۆستاگیان ڕێ خۆم داناوە بۆ کاتی مەکتەبکردنەوە یەکسەر تاو ساحە بۆ خۆم چۆڵکەن. ئینشاءالله. ئەمە پاش فەزلی خی گەۆڕە ئەگەڕێنیتەوە بۆ چ شتێکە تۆ بە تەمای ئەو دەرئەنجامە جوانانی ئینشاءالله. وەڵای مامۆستاگیان ئەوانی کە ئێوە هەموو کات لەگەڵمانە بوون و ئەو سوودانی کە بە ئێمەتان گەیاند، دۆمیش بەهۆی هەڵ و ماندووبوونی خۆمەوە ڕاهێنان یەک لە دوای یەک و کۆڵ نەزان هەمیشە کاتێک کە ئەمیز بربەستەکان بشکێنم نەمەتوانی کۆڵم نەئەدا، من ئەموت ئەبێ ئیلاوە بیلا ئەو بربەستانە بشکێنم، یعنی ئەوەش ئەگەڕێتەوە بۆ کۆڵ نەزان. بەڕاستیەوە ڕۆڵێکی باشە بینێت. ئەی ماشەڵڵا دەبارەت طبعا ئەگەر لە شتێکا زۆر ئینکار بی سەرکەش بی بە پشتیوانی خی گەورە پێیەکی هیچ مستحیل ئینشاءالله پاش هەوڵماندوو بوون. ئەی هۆنیاگیان تۆ پێشتر ئەو چار کاتژمێری کە پێماندا بن بۆ لەبەرکردن توانی لە چوار کاتژمێرا چەند لاپەڕە لەبەر بکەی و ئێستا لە 5 خولەکە ئەتوانی چەند لاپەڕە لەبەر بکەی؟ لە ڕاستیدا من پێشتر پێش ئەوەی بەشداری ئەم خولە بکەم زۆر خراپبووم لە لەبەرکردنە، یعنی لە هەموو ئەو شتانی کە ڕقم لێ بێ لەبەرکردن بۆ لە مەکتەب ئەو شتانی پێمان ئەزرا و لەبەرکردنم زۆر خراپ بوو، یعنی هەر تااقەتم لێ نەبوو. اینجا دوایش لەبیرم ئەچووکە لەبەرمە کرد لە ماوەی 1 ساعت و زیاتریش ئەمتوانی لاپەڕەیەک لەبەر بکەم، بەڵام ئێستا ئەتوانم لە ماوەی 5 خولەکە 2 لاپەڕە لەبەر بکەم. ئەوە بۆ خۆی سەرکەوتنێکی زۆر گەورەیە بۆ من. الحەمدلله ماشاءالله گۆڕانکاریی زۆر گەورە فەزلی خی گەورە. هۆنیاگیان ئاستی خۆتمان پێ بڵێ لە ڕووی طبعا لەبەرەوەی خوێنکاریشی ئەزانم لەوەیە زۆرێک لە ساڵ و بەروار و ئەمانە عزیێت بدا لە پێشترەوە بێتی. ئێستا حاڵت چۆنەوە لە ڕووی ژمار لەبەرکردنەوە لە خولێکێک کە ئەتوانی چەند ژمارە لەبەر بکەی بە ڕیزبەندی یەک بە دوایەک و بیریشت نەچێتەوە؟ وەڵای مامۆستاگیان من پێشتر لەبەر ئەوەی خۆش ئەزانی کۆمەڵایەتی ساڵی زۆری تایە، زۆر کێشم بۆ دروست بوو لەوانەیە هەر بابەتەکانی تر کوردی و ڕێزمان و کورا ئەو بابەتانی شاعیر و شتەکان زۆر ساڵی تیا بوو، تر منیش لێن تێکەڵ ئەبوو لە کاتی ئیمتیحانە چونکە زۆر بوون، بەڵام ئێستا لە ماوەی یەک خولەکە ئەتوانم چل ژمارە و زیاتریش لەبەر بکەم و بە ڕیزبەندی و خۆی بیریشمێتەوە. ماشاءالله تبارك الله. باش ئەمە تۆ چۆن وهات ئەوە لە خولێکی کاتچی ژمارە بەسەرەوە لەبەرێک ئێمە چیتان فێرەگی لە چالاکردنەوە معجیزێ ئەم شتە سحرە جادووە ئەمە چی ئەم شتە؟ بێگومان سەرتا بەهۆی فەزلی خۆی گەورەیە کە من لەم ئاستەیە، دومیش بەهۆی ئەو تەکنیکانەی کە مامۆستا ئاوات فێری کردوین زۆر سوودم لێبینیوە، هەم نەوەک بۆ ساڵ و ئانە بۆ لەبەرکردنی ژمارەی تریش وەکو ڕقم و ئەوانە زۆر سوودی هەیە، تەکنیکی ئەلفوبێ یادگە زۆر سوودم لێبینیەوە بەڕاستی. الحەمدلله خوا پیرۆستان بێت. ئەی هۆنیاگیان هەر لە ڕووی خوێندنەوە باس نەکەین، تۆ چه ئیسپادێکی تر لە مەخۆلە کردووە؟ ئایا چالاکردنەوەی مێشک تەنها مێشکی تۆ بەهێز دەکاتەوە یان گۆڕانی تریش لە ژیان تا دروست دەکات؟
لە ڕاستیدا من جگەلەوەی کە لە ڕووی مێشکەوە زۆر گۆڕام لە ڕووی دەرونی و سیستەمی خۆراکەوە لە زۆربەی لایەنەکانی ژیانمەوە زۆ گۆڕاوم و زۆ دڵخۆشم بۆ گۆڕانکاری لە خۆمایی بینم لە ڕووی خۆراکەوە پێشتر من زۆربەی خۆراکە زیانبەخشەکانم ئەخوار وەکو جبز و ئیندۆمی و ساردی ئەوانە بەڵام ئێستا هینە هەموو ئەو خواردنانم تەرکیاوە لەبەرەوەی لەبەرەوەی کە مۆساعەتە باسی کردبوو کە زیانێکی زۆر ئەگەیەنێ بە مێشک و یادگە ئەوانە ئیتر منیش هەوڵم یا زۆر بەسەر حەزەکانی خۆم ئازاڵ بووم و ترکمە سپاس بۆ ما شاء الله تبارك الله الحمد لله والله زۆر پێمان خۆشە طبعا مێشکێکی بە قۆت و تەندروست لە جەستەیەکی تەندروستایە بۆیە لە چالاکردنەوە تەنها ئەوەتان فێر ناکرێت چۆن مێشکتان بەهێز بکەنەوە بەڵکو ئەبێت جەستەیەکی تەندروستت هەبێ دەستەکان خۆش بێ هۆنیای گیان ئەی پەیامی تۆ چییە بۆ ئەو کەسانی کە دوودڵن لەوەی کە بەشداری لەم خولەیە بکەن و زۆر بڕوا بەوە ناکەن کە ئینسانێک گوای لێبێ لەم خولەیە ئەڵەن تەنها ڕکلامە یان شپارێکی زۆریان شتێک لەو بابەتان تۆ چی بۆ کەسانەڵی پەیامە چییە بۆ ئەوان لە ڕاستیدا و کەسانی کاڵێن پارەکەی زۆرە ڕاستە بۆ هەنێکی زۆرە بەڵام ئەوەنە چڕوپڕ و ئاوا سوودی زۆر ئەگەیەنێت بە مرۆڤ کە ئینسانێک خۆی بێتنەوە ئەم خولەوە ئەڵێ من ئەو پارەی یۆمە بۆم خولە ڕاستە زۆر پارەکەشی زۆرە بەڵام ئەو سوودانی کە پێی ئەگەیە زۆرن و زۆریش ئەگۆڕە لە ڕووی خۆ و خواردن و گۆڕانکاری لە ژیانیەوە بۆ کتێب خوێندنەوە هەموو شتێک اینجا لە ڕاستە منیش وەکو سەرتا وتم گەورەترین خەڵەتی ژیانم بەوە زانم کە بەشداری ئەم خولەم کردووە پێم بۆ هەموو ئەو کەسانە کە هەیە کە دوودڵن بڕاستی هەموو گەنجێک هەموو ئەو کەسانی لە هەر ئاستێکی تەمەنابن پێویستیان بەم خولە هەیە چونکە بڕاستی لە هەموو لایەکە سوود پێگەێنێ وەکو خۆراک و خۆەکان و هەموو شتێک من پێشتر مۆبایلی زۆر بەکارهێنا ئەو کەسانی دەوروبەریشم خۆیان پێم ئەڵێن کە گۆڕاوی لە ڕووی بەکارهێنانی مۆبایلەوە لەبەرەوەی مامۆساعەتە زۆر باسی لەوانە کردووە کە خراپە بەکارهێنانی مۆبایل بەتایبەتی ئەو ڤیدیۆ کورسانی کە لەناو مۆبایلایە ئیتر منیش بەبوونی ئەو قسانە و بەبوونی ئەم خولە زێڕن و جوانەوە وازم لە زۆربەی خۆەکان هێناوە بەڕاستی سوودێکی زۆری هەیە پێم هەیە بۆ هەموو کەسێک کە بەشداری ئەم خولە بکە بەڕاستی سوودێکی زۆر گەورەی لێ ئەبینێت الحەمدولله یەخوا پیرۆستان بێ هۆنیای گیان خۆی گەوری زیاتر و زیاترتان پێ بەخشە دەستەکان خۆش بێ بۆ قسە جوانەکان زۆر سپاس دەکەین بارەکەڵڵا سپاس بۆ ناسەیە